لەدەی باتە شارێکی گەورەیە منداڵەکەش نزیکەی 100 منداڵ لەخۆ ئەگری ئەوانە ڕۆژانە بە پاس ئەچوونە هەریرێ هەر منداری کولفەی 225,000 دینار بەس حەقی پاسێ بوو هەتا لێرە ئەچوون ئەلحەمدوللیلا داوان لە خێرخواز کاک یونس کرد بەتەما بوو مزگەوتەکی بکە یان هۆلی بۆ نەکانەوە دروست بکە یەک لە پێشنیارەکە وەکو مامۆستایەکی ئاینی ئەوە بوو پێم گۆ کاک یونس ئەگەر بکرێ باخسێکی ساوان پێ ئەوێ ماوێکی زۆرە هەولی لۆ ئەدەین هەتا ئێستا حاصل نەبووە ئەتوشکە مزگەوتی ئەەکەی یان هۆلێکی بۆ نەکە حتمما لەبەر ئەوەشی تت کە سەدەقە جاریە لۆ باوکی ڕەحمەتیت ئەو باخسێش سەدەقە جاریە و عیلمە هەتا دنیاما ئەو عیلمە بەربراو ئەبی ئەجر و پاداشتەکە لۆ باوچێت ئەلحەمدوللیلا بە سینگەکی فراوان وەریگرت ئەو کولفەی ئەو منداڵانەش ئەگەر حیساب بکەین نزیکەی 25 هەتا 30 ملیۆن دیناری گەڕاوە لۆ خێزانەکە ئەوەی بەڵێ ساڵانە ئەوەی کە ئەمەی زۆر دڵخۆشکردینە لەکردنەوەی ئەو باخسەی سولحەشی عەشائیریشی تەناودا بووە ئەو سولحەش ئەلحەمدوللیلا بنبڕ کرا ئەوەش جێی دەستخۆشیە لۆمە کێشەکان ئەوەیەکە بوو حێجزیەکە بوو لە ناوبەینا دوو عائیلە 5 خانی حجز کران لێرانێ کڕین و فرۆشتنیان لەسا قەدەغە کرابوو کە ئەوەشن کە کاک حاجی یونس گوت ئەگەر بکرێ یارمەتیان بدەیت ئەمە مەمنونە بین بۆ پس گوتی دەستخۆشی لێ ئەەکەین و زۆرش مەمنونم ئجا ئەلحەمدوللیلا ئەو کێشەیەش بنبڕ کرا زانی باتە هەسرەوزەی نییە منداری گچکە دەستنە هەریرێ ئەمیش گوتم با بۆ خێری باوبم ڕۆزێک دروستکەم لە باتاس پێویستیان پێ بوو ئەوم بۆ کردم پێم خۆش بوو بەناوی بابشم کەم ئاجهەل سوورچی زۆر دڵخۆشم ئەو ڕۆژ لەگە ئەو خۆشەویستانە لێرەمە زۆر دڵخۆشم سپاسی گۆشەکەم و یاخۆ بەخێر بێت.